لا دەروونناسیە تیۆرێک هەیە پێڵێن تیۆری ئەبراهام ماسلۆ. ئەبراهام ماسلۆ خۆی کابرایەکی جوولەکەیە، لە ساڵی 1970 لە برۆکلین لەدایک بووە لە ئەمریکا. یەکێ بوو لە 7 برا، دایک و باوکی جوولەکە بوون، لە رووسیاوە هاتبوون بۆ ئەوێ. کوڕێکی زیرەک بوو. دایک و باوکی زۆر حەزیانە کرد بچێتە قانون بۆ بەرگریکردن لە جوولەکەکان لەوێ لەو سەردەمەیە. چووە قانون 2 ساڵی خوێند و دوای باوکی مرد. وازی لە قانون هێنا و چووە ئاداب. ساڵی 1930 شەهادەی ئادابی وەرگرت و ساڵی 1934 دکتۆرای لە فەلسەفەیە هێنا. پێشتریش لە ئادابە هێناوی. اینجا لە ساڵی 1934 لە فەلسەفەیە دکتۆرای هێنا. بەڵام بۆ خۆی هەر زۆری حەز لە عیلم النەفس بوو. وەکو پاڵنەرێکی ناخی خۆی زۆر حەزی لەم خوێندنە بوو. لەگەڵ هەموو مەرحەلەکانی خوێندنیا عیلم النەفسیشی ئەخوێند. ئەم پاڵنەرە بۆ خۆی بوو بە تیۆرێکی ماسلۆ کە پێوترێت تیۆری پاڵنەرەکانی ناخی مرۆڤ. دوایی لە ساڵی 1943 نەزەریەکەی خۆی بڵاو کردەوە کە پێوترێت نەزەریە ماسلۆ. لە ساڵی 1945 کە حەربی عالەمی دووەم کۆتایی پێهات، لە ئەمریکا و ئەوروپاش هەتا ئەم سەردەمەی ئێستەژەژین زۆر لە پلاندانەران و نەخشەسازانی ئاڕاستەکردنی کۆمەڵگە ڕۆژئاواییەکان احتیما دەکەنە سەر نەزەریە ماسلۆ بۆ زانینی پاڵنەرەکانی ناخی مرۆڤ، ئەگەرچی هەندێک ڕەخنەش بە تەکیە تەڵعان لێی گیراوە.